الو بەڵێ چۆنی باشی زۆر سپاس. بنەماڵەی کاوەبازیانیەوە نییە تۆ کوڕەکەیوی بەڵێ چۆنی بەڵێ گیان باشی بە قوربانم لێوی ئەخوا سپاس بە تاقەڵم لێوی ئەخوا. کاکە من ناوم قادر نادرە دەمەوێت هەندە بەڵێ کاکە گیان دەمەوێت هەندە پرسیارت ئاراستە بکەم. بەڵێ کاک لەو ماوانە لە میدیا بڵاو کراوە 4 ماڵی خزمی بابان ئیبراهیم سوێندرا و ئامۆزایەکی کوژرایە 50 تۆمەتیش بۆ ئێوە ڕادەکێشێ تا چەند ڕاستە ئەو شتەیە؟ کاک قادر گیان بە تاقی چاو من وات لە کاری ڕۆژنامەیەوانە بنەوەکو هەر شتێکی ئەخلاقی من بەڕاستی یەکشتی دەڵێ وەکو زوڵمم لێکراوە باوکم کوژراوە ئێوەش وەکو کۆمەڵی خەڵک هەبێ زانیاری کۆمەڵی قسەی ناڕاستە مەرامەرێ مەکرد. وەکو چ ناڕاستە براکەم نای بەڕێزت بە ناوەکەتم لەبی بەڵێ من بێتوشم کاکە بێشوش بێتوش کاک بێتوش فەرموو زانیارەکە چنا نان من نام کردو بەس ئەوە کەی مشکلێ ئەوانەی دزی دەکەن زۆربیان پێشمەرگەن ئەوانەی کورە براوە کەی مشکلێ ئەوین بوویتە بارگرانی لەسەر ئەو میلەتە و تاوان و جەریمە دەکات لە جاشەکان خراپتریان کردیە خۆ کەی مشکلێ یەک پێشمەرگەوی کە ئەو مۆدی لەمایە کاک بێتوش خەڵک دادەدادی لەسەر ئەو کۆنە پێشمەرگانەیە بە قوربان نائەدالەتیەکە لە ناحەقیقەت چییە لەسەر باوچیت و تەسلیم بوویتەوە ئەو کابرایی نەکوشتیە؟ ئەی چێ کوشتیتی؟ ئەخە بۆ شاید بۆ منێ ئەو بنە ماڵی خۆیتی بەڵێ با من یەک معلوماتی بەمێ یەکشتی پێ بڵم ئاوەڵداوای بووە باوکم چۆتە ماڵی غەزووری هەموو مەغزانە پیشەکەکانی پیشەکی گردار بووە هەموو مەغزانەکانی تفانکەی لێدانراوە سێری کردو تێت ئەمە تفەنگی ئیبراهیمە پیاوی چابن بچۆن گرداری تێکرێ خۆیە گردار تەقێنێ کوژرێت یەگەی تۆ ئادا لە وردەکاریە نییە ئێمە کەچووکاری یەک بووین ئەزانم ولار زاوای یەکن ولار زاوا بوونە دەشایەتی بۆ ێنم ێتە ڕقم تێنێ تەلەفۆنی بۆ کەبزانە حەدیثەکەت شنایی بووە یەکشتی پێ بڵێم بە درێژایی مێژوور و کاوەبازیانی مناڵێکی پەروەردە نەکردووە تەعدا لە ناموسی یەکێک یعنی باوکت کە هاتەوە کاک بێتوش باوکت هاتەوە بوویتە مەفرەزە خاسە هیچ تاوانی نەکردیەتەوە ئەنەم پێم ناخۆشە ینی کە وەکو کوڕێکی ویێسە باوکت لە کۆچی دوایی کردێزانم ناخۆشە بەس دەبی هەر بگوتری ئەو قسەیە بەڵێ من ئێمە شەرمان نەکردو لەوەی کە بووین لەبەرەوەی ڕۆژگاری ئێمە ڕۆژگارێکی سەخت بووە کە سوکارمان هەموو گیراوە لە مووسڵ دەیان نشێویمان هەیە من یەک شتی پێ بڵێم بە تەمەنمان 3 شەهیدمان هەیە لە عایلەکەمان هەر 3 شەهیدەکەمان خەڵک کوشتوێتی بڵێن عەرەب کوشتوێتی بێگانە کوشتوێتی ئاخیر کەسمان هەر 2 شەهیدمان هەیە شەهیدێکی ئەیلول کە کاتی خۆی لە شەڕی ئەیلولە حکومەتی عێراقی کوشتی برایەکیشم هەرداوی حسێنە لە 2012 لە دووس کاک بێتوش ئەزانی چییە هەموومان بۆ نمونە کۆمەڵە قسە بەرامبەر ئێمە بۆ نمونە خوای گەورە دروستی کردوین زوڵم لە خەڵک کەین و خەڵک بشکێنین باشە یەک پرسیار کاک بێتوش ئەزانی چیا تو هەموو خەڵک مەسەلەن تەحسی شاوێز کۆن پێشمەرگە بووە دوو برا شوازام کوژرا لە پێشمەرگاتی بەس کە سەنگەری گۆڕی کە هاتە سەنگەری بەئەس دەبتە خائین یعنی ئەمنی شوامە خۆ هەموو خەڵکانە دەیان و سەدان کەسی کە براکەم وا بووە ئێستا قائیمەیەک بە ناوی باوکت بڵاو کراوە کە ئەوانەی کوشتیە کە هاتیتەوە لە ژیانی ئەوەی ناحەقا لۆ وەڵامتان نەداوە خۆ خەڵک لە سەرتانی نووسی قادرجان براگیان یەکشتی دەبڵێن یەک ئەساسەتی پێ بڵێم یەکێک کە کوژرا دێت بۆ نمونە من مامێکم یەکێک بۆ لەو کەسانەی کە ئامادە نەبووە چەکی حکومەت هەڵگرێ ئاراز برا گەورەیان بووە پشتیوانی حەسەن سەختیانە لە ناو چەمچەماڵە لە ناو مەفرەزەکانی حکومەتی عێراقیەوە باوکی مامی منی کورد کاتی گیانم پیاوە هاتەوە دەیان سوکایەتی بە ئێمە کرد مامێکم
کە حەسەنی ناوە کوڕی سەید حسێنە فڕانی خوای گەورە بڵێن بۆ نمونە لە خوای گەورەوەدایەوە بە ئێمە اینجا دوایەوە ئەم کەسانە لەسەر مەسەلەی شەخسی کوژراون کاکە یعنی باوکت هەم کاک بێتوش باوکت هەموو ئەوانەی کوشتە کێشەیە شخصی تێکەڵی ئەمانە نەکرێت نا ئەخر یەک دوو شتەیە یعنی کاک بێتوش من پێشم خۆش نییە هاتوو کە باوکت تازە کۆچی دوایی کردێ بەس ئەوە تەریخە دەبی بەعز بکرێەوە ئەو ڕوونکردنەوە بگاتە خەڵک وایە نا بۆی هەردوو لامان تێکدری بگەین ئێوە نەفی دەکەن کە باوکی تو هیچ کەسەک هیچ پێشمەگەیەکی نەکوشتەکە هاتیتەوە ئەی چۆن ئەو مەفرەزەی وەرگرتیا چۆن دەسوڕایەوە چۆن ئەو هەموو ناوە بڵاو کراوە بەڵێ تۆ با من هێشت پێ بڵێم تۆ یەک شتێکی کە هەیە کاوەبازیانی ناوی لەو 250 کەسەیان نییە خۆ تۆ خۆتەزانی بەڵێ بەس ئەوە مانەوە نییە مەسەرەن هادی شاوێسیش ناوی تێدا نەبوون بەڵێ ئەزای بۆچی کای نییە لەبەرەوەی سجن بوو وایە قەی ناکە نا بەس ئەوە کاکەوە پێوەەر نییە تو ناتوانانی بامێستی کەوت پێ بڵێم تۆ خوار جۆم لێ بگرە ئەزانی کە باوکم هاتەوە لە 89 لە کۆتایی 89 دوو مناڵمان بوو کچێک و کوڕێک کوێستان و گەرمیانەدای لە خۆشی لە تاویچی ناوی ناوتی کە هاتمەوە بینین نە گەرمیان مابوو نە کوێستان من وتی لە تاوە هەردوو کوڕەکەم ناگەرمیان و کوێستان بەس کاکە مە بازە شتەی تاریخ دەکەین لە تاریخ ئەوە هەیە ئایا خۆ ئەمووانەی ببوونە جاژ استخباراتمانایەوە نییە کاک بێتوش بە قوربەمانایەوە نییە دەڵێستی کەو پێ بڵێم خوا بە هەروەمە بۆ مێژوو داوازانی ێزانی یەکێک بوو لەو کەسانەی کە مامزلال کاک لێرەوە کە خەڵکەمون ڕای کرد کاوازانی یەکێک بوو لەو کەسانەی کە لە ئەزمەر 24 دانە سەعات شەڕی دەسەوەیەخی کرد خۆی هەدەیداتی کاکە جان بە قوربان ئەوە نۆتیەکە بە قوربان ئەمە بازە تاریخ دەکەین تۆ ئەڵەی نەحەقیت کردیە وایانە زۆربەی سەرۆک جاش و پیاوەکانی بەعز چوونە پاڵ پێشمەرگە و ئەمن لەگەڵت دام بەشەچیان لە دەرەنجامی غەڵەتی مامەڵەی چیا بووە ئەو حزبانە بوو وای لێکرد هاتنەوە ئەمن ئەوە بەس ئێمە ئێستا تو بەس ئەمن یەک نوقتە لێرە بەڵێ ئەو بۆ باسکەم کاکە گیان کە باوکم ئێمە لە دەرەوە باوکمان لە دەرەوە بن کە سوکارەکەی هەموو ئەگیرێت یەک خەلال دروست دەبێت عوسمانی حاجی ڕەحمان هەیە یەکێکە لە پێشمەرگەکانی هەرێمی دوی سەمی ڕەزان ئەگیرێت هەوی لامل لێ بێت ئەمە وا ئاکات ئەمان ئەنجەی تۆمەتیان بۆ ڕائکێشن ئەڵێن کەواتە ئەو جاژ بڵین بۆ پیاوی حکومەت بووە و گیراوە لە شەو ڕۆژەکە بەرەبێت تیارە کۆپتەر بارێکات کۆپتەری حکومەتی عێراقی ئەمانەکەونە ژێر حڕەشەوە یەکێتی بۆ نمونە هەرێمی دوو ئەڵێن گوایە ئێوە مادام لە شەو ڕۆژەکە ئاگیرن و کۆپتەر و بەدەم بە تفەنگەوەتان بە بەرەبن کەواتە ئێوە هەمووتان پەیوەندیتانێ بە حکومەتی عێراقی تێگەی هەموو کێشەکانیان لەوە دروستە بێ ئەگەر تۆ بیبینی لە بەیاننامەی هۆزی کاپۆچیە باسی ئەو خەلەلاکە ئەمە وا ئاکاتۆ بڕۆ خۆ قسە لەگە عەلی بچکۆلا بکە عەلی بچکۆر خۆی بەدەمی خۆی ئەڵێ ئێمە قەدرمان لە کاوەبازیانی کرد کاوەبازیانی یەکێک بوو لە پێشمەرگە ئازاکانی هەرێمی دوو ئەو بابەتەشکێ من لەگەڵت دام ئەندێزار ناحەقی یانە من دیتیتم لە دەستی هەولێرش ناحەقێکیان کرد ئەوە بوو 56 کەسیان هاتنەوە بەس کە تاوانیان کرد تاوانیان کرد کاکە گیان کە بوونە پیاوی ڕژێم بوونە پیاوی ڕژێم ئێستا ئەمە قسە لەسەوەیە ئەو کوڕایانی قابلە بۆ دێخ ولا مێردی پوریتی وایانە بابان مێردی پوریتی بچینە ناو لوبی مەوزوعەکەی نەچینە ناو جێڕانەوەی تاریخ تکایە یعنی بابان بۆ دێ باوکت دەکوژێتن ینی هۆی چییە بەڵێ بەس هۆکار کۆمەڵی خەڵکەیە دەڕێنچاوی هەڵنایە بۆ نمونە هەر بە تۆ هەر بەجددی تۆ تا خۆ لەوانەیە خەڵکێکی دیاربی خەڵکەیە بۆ نمونە تۆمەتە بۆ دروستەکە مشکلە بۆ دروستەکە هەوێ بوشتێنێ هەوێ بۆ نمونە لە پیاوە بەزەو کەسی نزیکی خۆتانە براکەم پوری لەکنە تووە دایکتان خوشکتە وایانە ئەزانی کەسێک کە دەفری ئەم برادرانی کردێ ئەزانی چێە ئەزانی کاتێکەکەی نووسی لەسەرەوەی پێوی برایم ئینە عەتای حەمەزارایە بۆ معلومات من نازانم بەس ئێستا من بایشتی بێڵم عەتای حەمەزارە یەکێک بوو لەو پێشمەرگانەی چەند جار کە هاتۆتەوە بە پێشمەرگایەت لە دەرگەزێن لە ماڵی مامە حەما کە مامی باوکمەکە دا ئەبەزێت لەگەڵ مامەکان مادیە بۆ ناو مەفرەزەی حکومەتی مەفرەزی سەردارێکە لە گۆپاڵە
دوای ئەوە ئەم کوڕە دەیان هاتن هاانی ئەم کوڕیاننا لەڕێی نووسین و لەڕێی ئەوە باوکتان وایە کاوەبازانی وای لێ کردو ئەمان وایان لێکرد جاش کوشتی ئەمەی کرد کۆمەڵ هێشتیان کرد. ئەی چێ باوکی بابانی کوشتیە کاک بێتوش؟ کاکەجان باوکی بابان با من یەکشی پێ بڵێم من دوو ڕەپەم پێشمەرگەز نەبووە ئەزانی چی هەلای هەڵۆ چەمچەماڵیە بێت هەڵۆ چەمچەماڵی تێکێکە لەسەر ئەو مۆزوعەی کە عوسمانی حاجی ڕەحمان ئەوێ لاملەکەی بێتی نەبێت هەمویانەکەونە ژێر گومانەوە حەمەبازیانی کە غەزووری باوکیشمە و ئیبراهیمیشە یەکێکە لەوانی کە بۆ نمونە وان لێ دێت کە تەواو متمانیان لە ناوێکێکی نامێنێ بە بۆنی ئەو مشکلەیەوە ئەو مشکلی عوسمانی حاجی ڕەحمانە. بەڵێ 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 کە ئەمە ئەدێت ئەم کوڕا لای هەڵۆ چەمچەماڵیە دێت چەکێکات بەڵێ تاکو براهیمی بڵێن براهیم ئەچێتە ئەڵاقولی کانێ خزممان هەیە لەوێ لە ئەڵاقولی داهین تفەنگەکەی حاین ڕەحمانی ئەمەستاری ئەڵاقولی هەڵەگرێت لەبەرەی چەکی کردووە ئەم دوو سێ مانگە لەم ناوە ئاقولێتەوە پێگەی تاکو تایەتی ئەدەمێ من خۆم ڕقم تێنە تەلەفۆنی بۆ بکە کاکەرینی ناوە بزانە بە تەفاسیل چۆناییە ئەخە چێ کوشتی چێ کوشت بابەت مەفرەزەیەکە بن لەسەر چاوە بۆ نمونە با من بن تەفاسیلی شتەکە پێ بڵێم مەفرەزەیەکە بن لەسەر چاوە لەسەر کانێکی سەر چاوە خۆیانەکەنەوە یەک چەکداریان فەنگشتی پێدێت ئەڵێ کاتێک مانزانی دوو چەکدار گەشتە سەرمان ئەڵێ منیش دەتاوە تەقەمان کرد ئەو چەکدارەواڵت ئەڵێ کە تەقەمان کرد ئەڵێ بریندار بوون ئەڵێ تاکو و مەجال ماناوتی زۆرمان بەلاوە سێر بوو وتی بەجال ماندان دوورمان خستەوەتی دیسمان کەزانە تازە شتەکە بوو تی مەجال ماندان وتی کاروان خۆی کات بۆ لەوێ وتی ویشمان ئەوی سەر دەرچێت وتی نەمانەزانی ئەوانن کا وتی کە چوینەسەری وتی یەک فیچێکی نابوو بە بن پەناگەی خۆیەوە لەسەر خەریەوە دەرچوو خۆی کوشتووە بۆ خۆی کوشتووە ئەوە من لەتر تایە لەوەیە ینی ئەمان بۆ نمونە با من یەکشتی دێ بڵێن مامێکی ئامۆزایەکی خۆی ئیسماعیلی حەسەن قاسمی پێ ئەڵێن من ڤیدیۆیەکی باوکم بۆ نێرم کە باسێکە ئیسماعیل وا ئەزانێ پشتیوانی حەسەنتەکانە و پێشمەرگەیەکن لەوێ کە ئیخباری ئەکەن لە ناو دەربەنەکان مەفرەزەکەی ئەمانەتێت خۆی ئەمە ئەوەیە ئەو ئیسماعیلە ئامۆزای ئیبراهیمە پێگەی ئەو نازانێ براهیمە پێگەی ئێمە نازانین ئەو کوڕە بۆتی ئیخباری ئەمانی کردووە بەس ئەوەی پێوتون تێتین پشتیوانی حەسەنتەقیانە بە حکمیەوەی دایەتێ بەسەر ماڵی مامۆوانە و ئامۆزایان تڕانوە ئاگاداری کردووە توێتینەوە کە هەڵەیەکتان بەرامبەرکە لەبەرەوەی ئەو خۆی بەدوزنتان باشە کاک بێتوش بووە ئەوە مەفرەزەکە خۆتەزانی هینی لەگەڵا بۆ کاکە گیان ئیستیخباراتی لەگەڵا بووە خۆت نازانی بەبێ ئەمن دەرنەچووە مەفرەزەی بینیتە مەفرەزەی چەکداری حکومەتی عێراقی بەبێ ئەمانە دەرچێت بینیتە کاک بێتوش ئێستا تۆ ئەزانم دەبن چەناگین خۆیەوە کە باوکم دووسێ میوانمانە بێت کە عوسمان و کاگنەعمان خەڵکی کڵاوقتن هەست پێشمەرگەی دێرینن حەز دەکەم لەگەڵەوانیشە ئینتی لە ماڵی ئێمە ئابن کە هەڵە تێن پێ ئەڵێن باوکم یەکسەری دەستەکا بە گریان یەگەی ینی هەنێ مەعانات هەیە لەوانەیە خەڵک ئەمانە نەزانێ ینی بۆ نمونە من یەکشتی پێ بڵێم بە تەمەنم کە وازیانی فێری نەکردوم حەزی کردووە خەڵک بژین بە هەموو تەمەنی نەیهێشتووە بۆ نمونە ڕۆژە ئەی بۆ تومەتە تووشی باوکت بووە کاکە من هەرچەندەوە جێرانەوەی مێژوە دەبێت کۆمەڵێک خەڵک بێ قسە بکە تۆ کاک سابرایەکی بێشەک کاکە گیانێکشتی پێ بڵێم کاوە بازیانی پیاەک بوو هەر ڕەوت و ئەخلاقی هەر لەبەر لەسەر دایان پاچی و دەستپاکی و دەمپاکەکەی ئەبووە ئەسەدی کاپرۆچی لەبەر خاتیەوە حەبەت بەس کاک بێتوش ئێستا کاک بێتوش ئەوەنە ڕەوشبەرز بوو ڕۆژە لە ڕۆژان ئەی چۆن بۆ پیاوی ڕژێم ئەی باشە بۆ چون نەیدەتانی دابیشرۆ بوو پیاوی ڕژێم و دەیان کەس تۆمەتبار کراوە کە ئەو دەستیە بەڵێ کاکە گیان من پێ دەڵێم ئەڵێم کە تۆ یەکێ لە تەکدارەکانە یەکێ لە پێشمەرگەکانی ئەمان کە ئەگیرێ و هەوی لاملی هەیە ئەمان کەوتنە ژێر پرسیارەوە پێشەی بۆ دروستکردن ئەوە بوو هەرێمی دوو لەگەڵ غەریب عەسکەری و عەلی بستۆل کەوتنە گومانیان دروست کرد لەسەر ئەمانیش مەجبور بوون ناچار بوون عایلەکانیشیان هەموو گیرا بوو کە تاکو بۆ معلوماتی کاوەبازانی سێ مانگ هەم فیرارە بێ لە حکومەتی عێراقی هەم فیرارە بێ لە هێشێتی کاکە با من پێ بڵێم تاکو کاک نەوشیرا مستەفا لە مەطعەمی چکار مامڕۆسەم شایەتە کە باوک مەدینێت مامڕۆسەم پێڵێ
ئەنەوەن کاوەبازیانی ئەڵێ ناسم ئەڵێ بریا عەلی چکۆلێک کوتە ئاوای کرد کاوەبازیانیش پێ ئەڵێ نا ئەڵێ هیچم نەکردو ئاوام پێکەن هەر عەلی چکۆلم کوتە تانووی دۆڵا ئاواتانە کاک بێتوژزانتی ئەو جێرانەوەی ئەو دەبێت لێ کۆڵینەوەیەک بکرێ بەڕاستی من ناتوانم لەو پەلێ بەڵام ئێستا من لەبە یەک شتم کرد یعنی ئەتوو دەڵێ کاوە بازیانی فێرە ئەوەی کردیمە بەس معقولە تخوا ماڵی خەڵک وەکو داعش دەسووتێندرێ چێ دەیکا کاتە گیان بە قوربانە من یعنی ئەگەر ئەتوو ئەزب کۆنە گۆڕانیشی کاک بێت توش تخوای قەوس کار نادر بەڵێ قادر تۆ با من یەک شتێ دەبڵێم تۆ وایە من ئەوەم بکردا یەکەم شەوەم ناکرد من نازانم چێ لەو چێ ئەزانی لەبەر خاتری چی ئەمە گۆڕینەکەی وەفاتەکەی کاوەبازیانیمان نەهێنایەوە تا بەیانی لە سلێمانی لە مزگەوتەکەی حەسووداماننا لەبەرەوەی تەشتی چومکی لە دروست دەکەین کاتی گیان بە قوربان کاوەبازیانی ناوێکە خەڵکەیە خۆچێوێ ئەی من ئەو هەموو پاراست تۆ یەکتی بڵێم یعنی تۆ ئەم هەموو گەنجێمان هەیە یعنی من پێ دەڵێم حرمەتی ئەوەمان گرت لەبەرەوەی غەڵەت دروست دەبێت من بم کردا یەکەم ئێوارە هەموو شتێکم کۆتایی پێێنا ئەی چێ کاکلاقم نەپەروەردەم کەسایەتیم ڕێگادا کاکە گیان من لە منتیقەیەکان هەمەوەنی تایە حەشەتی کەی تایە جوونایەتی دوور و درێژی تایە کاگە خەڵەکەیە فیتنەیە کاگە خەڵەکەیە بەرەو فەسادا ڕوا تۆ خۆ نازانی کاگە خۆ کوردنی باشە باش بەس ئاخر باشە بۆ لەو لەحزەیە ئامۆزایەکی کوژرا ئامۆزای کوژراوە ڕەنگی بڵێن کاکە ئەوە شەڕی خێڵ و عیبە کاقادر نادر عیبە ئێمە باسی ئەوواکەین برا من ئێمە لە ڕوومان نایە من وەڵی لە ڕوونایە بۆ تۆکی باسکەم کاکە تۆ ئەو بۆ خۆی عیلاقەیەکی لەگەڵ کوڕکاکە عیبە بەخوا بناخلا باشە لە وەختەی کوژرا لە وەختە کوژرا گومانە چار ماڵ دەسووتێ کاک بێتوش من نەو دوور بەڵێ قادرجان لەسەر مەسەلەی ناموس ئەو دەستی تێکەڵ کردۆ لەگەڵ ئامۆزاکەیە من پێم عیبە شەرمەکەم قسانە بکەم کاکە ئەی ئەو ماڵسوستانە ئەی ئەو ماڵسوستانە ئەو هەموو ماڵسوستانە هیچی ڕاستی لێمەوە نیە هیچی ئەی دەرێن هەوڵ دەدەن لە ناو زیندان ئەخ باشە کاک بێتوش ئەتوو کادیرەکی گۆڕان بووی ئەڵێ باوکم وا بووە معقولە هەوڵ دەدەن یعنی لۆ ڕێنادەن لە زین باشە بدرێتە دادگا تخوای قەوس با پرسیارەکەم بگا بە جوانی بگا ئەیوە ئەگەر دەتانێت من ئەزانم ناخۆشە کەسێکی عەزیزت لێ بڕوە بە هەر ئەوەیەک بێ بە تایبەتی باوکت بێ من لەو خاڵەت تێت دەگەم بەڵام ئەتوو کەسێک کادیری گۆڕان بووی وەنی ئێستاش ڕەنگی گۆڕان بی خوا قسە دەکەی کە کاوە بازیانی وای گەورە کردیمە لۆ ڕێگا نادەن دادگا ڕێچکەی خۆی بگرێ خۆ لە قازانجی ئێوەدا وایە لۆ دەنگۆ بەهێسێ لە ناو سیندان هەوڵتاندا بیکوژن ئەوە چ منتقەکە بەڵێ قادرجان سەر لەبەری ئەو قسانە من ئێستا من پێ دەڵێم تۆ ویتە من کوژی بەچی دەلیلێت من تۆ منە لە ناو زیندان هێرشتان نەکرد بەسەری من ناڵێ بێتوش من تۆن بیستە من تۆ منو نەکوژی کاکە گیان ئەمە خۆی وا سزنە دوای ئەوە لە ناو سزنا من بەچی دەسەڵاتێک توانم بیستم کاکە خەڵکتان ناردووە خەڵک قەزم لە وەسیلەکانە وانە کاکە من ئەڵێم تۆ خەڵکە ناردووە من کوژی بۆم بەس هەموو زیندانەکان باسییان کرد هێرش کرایتە سەری لە ناو زیندان هەوڵ درایە ئێوە ئێستاش ترسەیە لە سەری لە ناو زیندانی لەو شوێنەی زیندان هەیە من پێ دەڵێم من سەر لەبەری ئەو قسانە ڕەتەکەمەوە دوایەوە پەروەردەی ئێمەوان نییە دوایەوە مقەنەعاتم بە مەزرای هەیە ئەگەر بینی بێتێ لە بەیاننامەی هۆزەکەسا نووسیمانە باسی ئەوم کردووە خوای گەورە وا بکات ئەمە کوشتنی باوکی ئێمە کاتێک جان تاوانبارین و خەڵکێکی خراپین دەتوخوا لەمە دوایەوە خەڵک دەفع مەکەن وا کوردێک نەکوژرێ کاکە با دوایین کەس بێ باوکی من دوایین شوێن بێ کاکە ئەگەر ئێمە هەمکاران بۆ ئەوەی شوێن ڕێژیمان کردووە غەڵەتمان کردووە ئێدە کاکە گیان دوای ئێمە با خەڵک نەکوژرێ دەبا کاکە وەڵڵاهی من یەک شتێ بڵێم تەنها کاری ئێمە کاکە کاوەبازیانی چوارشمایی هەبوو پۆلیس بوو کە بوو بە گۆڕان لێیانسەنەوە ڕوتڵەکەی داماڵێنرا تا ئێستا مفەوزێکە کاکە من ئاڵەن عەمیدە و عەقیدە وایە ئەوە گردەکەی گۆڕان و بزانە یەکری سەرۆکی هەرێمیان هەبوو وەزیری پێشمەرگیان هەبووە باوکم داوای لێ کردوون پلەکەی بۆ زیاکەن ئێستاشەوە بێزمان نایە بۆ نمونە
يعني تو من ما بس بويا كومولشتي ناراستوخو هيرشي ناراستوخو آخر شيء بس كارمان إيه كذا من سافون مديري مكتبكم أماديكم شوارع ذاكتم ترودا كتوا يعني يما يجمن عليك ويدرك من بيقول الرجل الرجان تعدامان دخلت كذي يسيت عندي صلة بيت كين وكو بيا وبمرداري وبتواني بسينا قريبا وكمان بخوا باوكم باوك أو كأبادني كتوري بيني خلق أوي بوكر بخوا بزعم بعضية ما يجورا كردوا بخوني خلق يوم بخونا كردوا أزاين أو أوتوماتيك دروس تكريت طبعا من يكتب قبلا يك أوتوماتيك دروس تكريت أنا جوايا كأبادني مش عائلة سلمة ليك كسنو أنا وزكاك الجان من بايكش قبلا كأبادني مش عائلة تشتغل يعني راغ ورجل باشا تاكو جديد عندي لبترة كوملك الشيء عندها وبيان كان ليان سنة وتمرد يعني كرت خريب وهرم يعني إعدام كريت باشا من تاكو أو روزي كان مش عائلة ورجل عطايحة مزارع كخزني قوما خلطي ولاغلوها أويك كلا داك عكرة كاني أم موضوعاني كدروس بوا بدايكو باوتي هاتن لحوشتي ما قريان كان كاو فريام عن كاو حمزاري باوتي دايكي كرة كمان جيلا وبتكوا كاو بعزياني كان ناوي أشوفه بغا وتي ناتن بأمني عامي كتوكي وتي ناتن تا ينبو بدنين عطاي حمزاران من يربو بالي وتي أتحتي شاويتو على فرزي كان والله تيرا يما وانا شجاع ورجلينو كابازاني لسر نجمعيه قال ولا إنك بوتي كابري أمني عامة وكاتا ناوكي مثلا أدنيا وتي كيوتو أمكتي توبة من يلي لسر نجمعيه لسر مخربية قام من يلي من بردي كمو إعدام كريبا يعني عطاي حمد علي بردا يسا هو أعمل جوا لا يعني صدان كسبوا ينم لأنفال ولجيران ولواء هذا كي خوم يجد لفيرات كاك بيتوش زاينتيا كاك بيتوش زاينتيا من نظام همو سروك جاشا كان همو مفرزة خاصة كان تاكا شان كردي أو نقاش قصي ما بانتين سر أوي أما أول لكل نوشي مجوي دبي بكري أو بخوتان دتوانن أو بكن تو استان نفي أوي دكي باوشي باباني كشتو بيت وانيا نفي دكي بمطلقاي كبخوي كشتو هذا أولو خلق بزيد دو من بسياري من لسر أوي صار مال سوتايا إنسان أجمل الملانيش يهبون بام الملانيش مدني صار مال سوتايا اگر یک مالش بیشتر ناشیر نوایا نه داعش آسایا دو هول دادری لناو زندان بله بله أنا فهمت يعني بتعني سوتا وبرا سوتا ويكوني أو ناقرته مو خيالي كتب عجيكي أرهم يعني بونمونا تو موضوع که هر تاکو خرابی که کسی نیست جاهلیت سجاتی نده فهمو آوانو تری بکا تری نزوی اما کو تری نزوی آوام که بس کاکا من یکی دبلم همو امثال بیان ثانی کتوبه من یلی من رد کمو نکای بگومان دزنچ کاک بیتوش پید نخوش نبی من لگری قسم کرد بگومان رد دگاتو بس من قسم آن سویه شتک روی داوا تازه دم دگی أو وسيلة أتو أخو دلي مدير مكتبك مو أم بيم خوشة كتوا بوزمانة بله يعني بارز كي مدني بجيري من بارز كي مدني قانوني خوي بجيري ويانا باب داد قابي باز نهول بدري ناو زندان هولي كشني بدري نمال بستندري أو شتانا ناشيجنا والرفتار بله من كده على من دون تجايم ما كده هذا الموضوع كان ما كده ظلم عن جرم من كده على موافاتي تابعاني مع الناس اليماني بدأ كتير شو تابعني هكذا خدم مع المهاتن بو متزوجي أحسولها مو كتكال من هواري عمود يعني ما قبولني منو مع متوفيق هيك كلا زندان السياسة كان بدني مسلم هيك كعدتين يعني كاو تومتي بدون كذا نماني مثلاً ده شيء هو رازين كتوا ونجيب كمان لبري فوزات الجنة هو يكسر الجنة هو يمكاك الجنة يكسر أزاني يك لو مشكلة كدروز لم مشكلة دم لفظ نسيني يوبو أزاني وجن زكاني شن يفهم ده إلى جنك
بێگومان ئەمە خەبەرمان بۆ دێ بە قوربان خەڵک معاناتی هەیە لە دەستجار و استخبارات بەڵێ دانانە هجوومتان کرد کاکە گیان یەکشتی دەڵم کاکە ئێمەش ئەزانی من تاو ڕقەمەی توم پەیدا کردیت کاک بێتوش بە قوربان ئەمن بۆ خۆم کاکە گیان من بۆ نمونە کە ئەنتیفاضە بووە تەمەنم 8 ساڵ بوو برا قەی ناکەنێ ئەخبن خۆ چمان دەستنووسیان نام نەما کردی من لە خۆم بەرپرسم کاک ئەوە لە خۆم وەرە پێم بڵێ من باسم بە ئەو کردووە تەلەفۆن بۆ ڕووداوەکەی تەلەفۆن بۆ کێنێنەکەی سوکاتی بە خەڵکەکەی نانە من تەلەفۆنم بۆ ڕوودا و کردیە وای گەورە بەو گەورەی خۆی کاکەخوای گەورە بەو گەورەی خۆی هەزار تۆمەتی بۆ دروستەکەی بە تۆبێ کاک بێتوش تخوا با تومەتەکە لەسەر من ڕووکەمەوە با پێت بڵێ من وتومە ئەو کابرایە جاش بەر بۆ بە پیاوی حکومەتان لە قەڵەم داوایە لە بیستێنێمان سیاسی بەچیرەتی ئەو ژنێدەی ناڵەکەی زیدی چایسەی فیلم و ڕۆمانە باشە من نازم من يعني يكسر وجاج بجاج بي عاطفه بنا كان لسر عاطفي خلق مكان كاك بيتوش بقربان لبوني امان زيدي هشتا كاني بله أذكر كنا كجدا أم تابرايما كنا كجدا أذاني كا يعني من فيني صوتين كي بوتنيرم أنا قررت عشان في خو مع نفسها كعزيز بله كعزيز باوشي كاشزاد يبقى أذاني باوكم لسر أم خلل خيب إعدام كريه لوريتي ما كسي شيء ما كسي كي مثلا أنا أقول كذا هلاش خوي كتوا باشا بۆم بنێرە ڤیددیوە ئەزان چه کاک بێتوش ئەو مەوزوع ئەدەبی لێکۆڵینەوەسەکە بەزەم پێم سەیرێنی کوڕێک تەمەنی بلەو عمرەدا بێتون بە دوچوونی کردیە خۆ لە بەلاش نازانم یعنی مختەنە بوون قورسە ئەوە دووش ئەنگۆگە خەڵکێک من تەلەفۆن بۆ ڕوودا و کردی وتم ئەو سەرۆک جاش بوو ینی پێویست دەکا ئەو مستەڵعاتانە بگۆڕن بەس من چیکەم نەکردی ینی بڵێ کاردەتیم لە 2011 من برایەکم شەهید بوو لە 2012 پێم وت کاکە جان پیاوی تا بە تۆ لێجومە شوێنە کاکە بە ئەخلاقەوە قسە بکە با ئێمە نووسینمانی چاوێ کاکە تۆ ئێمە باوکم کابازیانی دەتوان وەڵامی دەنەوە بە قوربان بۆ خۆتان دەتوان خۆ بە نووسینی کردیە ئەتوش بە نووسین وەڵامی دەوە سێرەکەم ئەڵێ وەڵا ئیلا بەشداربووی ئەمسالە کاکە گیان بەشداربوو نییە کابرا گیراوە قوڕ بەنی بۆ نمونە کابرا لە کوچی زیندانە بووە تۆچی تۆمەتی دروستی بە زۆر دیتێ لەناو مۆزوعەوە کاکە گیان ئێستا بۆ نمونە من ڕاستە کاکە گیان ئێمە باوکم چەکدار بووە هەمیشە وتوێتی ڕازی نەبوو بەخوا لەم ڕازی نەبوو بە هەمیشەت نێشتەوەی تری نابێ قەوانێک شەڵگرن من نەحەساومەتەوە لە تیشەتی لە تفەنگو لە دەمانچە هاش کوڕی پەروەردە کردو هەمووی ئاسی زانستی لە خوێندن و لە زانکۆ بە هەزار نەتی ئێمە گەورە کرد باشە تا ئێستاش دەستی دەکردووە بە پێنیەکێکە بەنامەردی بەخێوە ئەگەر لە خۆشی ڕانەبین یا ناچۆ بەرەیگەلەوە بۆ نمونە تەمەڕودی لە یەکێتی ناکردووە چۆن ناچۆ ناوگۆڕانەوە بە بەردەوامی خزمەتی خەڵکی لە ناوگۆڕان بەڵێ کاکنەوشیروان خۆی بە شخصی تەلەفۆنی بۆ کرد وتی کاوە حیزێکمان دروست کردووە تۆ لەگەڵمانێ وتی لەسەر یە قاز لەگەڵ بە بەڵێ ئەزانی تۆ بەمیرێ ماڵێ وەڵا کاوەبازیانی ئەمیدا پلەکەی نایت بابتە کاکە خەبەرە لە بۆ ئێماتی خۆ من لە چێ دەزانم بە قوربان ئێمە ئەگەر بڵاویشم کردۆ برا لە چێ پەیدا بکەم کورە من مانگێکە خەریکین کاقادرگیان من تکایەکە دیەکەم ئەو خوایە وا بکەن با ئەم کوشتنی ئێمە دوایین کوشتن بێ براکەم نانا من لەگەڵ کاک بێتوش بڕوا بکە ئێمە دژی ئەم بۆ خۆم حەقم لە خەڵک نییە دژی کوشتنم لەگەڵ ئەوەدام بە ڕێگای مەدەنی و یاسایی هەموو شتەکان چارەسەر بکرێ من لەگەڵ لێ خۆشببوون نیم بە ڕاشکایی بڵێم هەر شتەکەیە با خەڵک ڕێگای دادگا یان ئەوەتە وەڵام کاریبی تۆ ناڵی ناحەقی بەرامبەر بابم کرا ئێکاکە ڕۆ لە سەردەمەک دای یەکێک دابنێ وەڵام بدەوە بڵێ باوکی من ئەو تاوانانە نەکردی لە سەری نووسرایە تەواو خۆ لەمە لەو سەردەمە داینە بەسیترین شتە من ئەزانین چێ بە دوچوونی زۆر ناکەم من بەوە پێتێک چوون بەڕاستی وتیان 4 ماڵیان سوتا و ئامۆزای کوژراوە لە ناو زیندان بە تەمانە یعنی ئەو شتانە کاک بێتوش ئەو شتانە شتی بەربەریە هەر یەکێک بیکە
یاسا هەیە لێگەڕێ بە ئەو یاسایە ڕێزکی خۆی بگرێ باشە کاک بێتوژەم سپاست دەکەم سپاس بە وەڵامات پێشم خۆشە ئەگەر وەخت هەوێ بڕوا بکەم بەخۆم بە دواتچوو لەسە ئەو کەیسە ورتر دەکەم دەرچوی بەخۆم دەرچوی مێژوم بەڵام من دەزانم دەوێت ینی نووسینەوەی مێژوو گوێ لە هەردوو لا ڕابژیرێ ئێمە زانیاریەکە و باوکت کابراایکی نهێنی نەبووە ئەوە بووە کۆمەڵێک ناوە بوو ئەو کابراایە ینی ئەوە نەبووە تۆمەتێکە ئەو لۆمان هەڵبەستابی من پێشم داگرێ لەگەر ڕوودا و گوتم یعنی هەندێک شل لە ناو مێژووی کوردوا ڕۆیە تو ناتوانانی دەستکاری بکەیت بەهرحاڵ کاک بێتش سپاس بۆ ئەو وەڵامە بە هیوای بگەیشتنی ڕاستەکان و بەو ئامادەش ئەم تەلەفۆنم کردیە چاوی منی دەی کاتەش خۆش